گەڕانی ئەم جارەمان لە دۆڵی بالیسان و پشدەر بەردەوامە. جا خەڵکی ناوچەکە هەمویان بەنێو بانگن بە میواندۆستی و بەقسە خۆشی کە بەڕاستی بێزار نابی لە دانیشتن لە ناویانە. جگە لەوە سروشتێکی زۆر دڕەفێن و جوانی هەیە ڕوو لە هەر کوێیەکەی هەر حەزەکەی بۆ خۆ دانیشیت و سەیرانی تیا بکەیت. جا لێرە شتێکی گرنگی دیکە هەیە کە ئەویش سەگی پشدەرە. زۆربەتان بیستوتانە وانە؟ یەکسەرێتە بەرچاوتان سەگێکی گەورەی تۆزێک هاروهاچ، تۆزێک بەهێز، نەک زۆر بەهێز نەک تۆزێک. جا ئەو سەگانە وەکو چۆن ئەیبیسی دەڵێن سوعبەت نازانن. من خۆم سەگم زۆر خۆشەوێ هیچ لێشیان ناترسم، بەڵام کاتێکە دەڵێن سەگی پشدەر تۆزێک سامەم گرێ. با بزانین خەڵکی گوندی مێرگەسەر ژیانی ڕۆژانەیان چۆن بەسەر دەبن و سەگی پشدەریش لێرە چۆنە. لە گوندی مێرگەسەر هاتینە لای کاک خەسرە و کێکێکە لەو کەسە کەمانەی توخمی ئەسڵی سەگی پشدەریان ماوە. کاک خەسرەوانە مووی ئەسڵن وەنیە پشدەری ئەسڵن. جا هەر لە وەڵەوە خەڵک وا بیستوێتی ئەڵەن سەگی پشدەر سوعبەت نازانێت وایە؟ بەخوای ئەویش ئەوەیە نایچێ بە توخم و ئەوەی دەنا سەی پشدەر کەم بە زەلامی دەڕەوی لە ڕەسەنێت کەم بە زەلامی دەڕەوی. دووەم سەش سەی پشدەر تام و تێژی خۆی هەیە تێگەی؟ بەڵێ تام و تێژی خۆی هەیە. هەنێک ئینسان هەنا لەوانەیە سەیەکانیان پێ ئەی بەبێ یان پێیان پیس بێ ڕابگرن. هەموو کەسێک ناتوانێت سەی پشدەر ڕابگەی. سەی پشدەریش سفەتێکی زۆر ساشی هەیە لە ڕووی قووەت. لە هەموو سەیەکی بە قووەترە. بۆی سەی پشدەر تخمی ڕەسەنیەتی ئی پشدەریە. هیچ وڵاتەکی نییە، هیچ شوێنێکی نیە تەنها پشدەرە و کوردستانی خۆمانە. هەتا ئێستا نە سەیەکم فرۆشتە و نە تووتکەچیش دەفرۆشم. سەفرۆشنیم بەس هیوایەتە کە زەبانی باو باپیرانس ئەو سەیانە هەمووینە. کاک خەسرە سەگی پشدەر بۆچی ئەوەندە بەنێو بانگە ئەوەندە گرنگە ئەوەندە جیاوازە لە سەگەکانی تر؟ یەکەم هەیکەلی هەیە، دووەم قووەتی هەیە، سێم ینی شتێکی جوانە لە قەد و قیافەدا. هەموو شتێک لە قەد و قیافەدا جوانە. سا بە تایبەتی تۆگە هەیکەلی هەبوو، دوستەی هەبوو، شتێکی جوان و بەسام و بە هەیبەتە. دووەم لۆ دەعبای بە قووەتە. هیچ ئەگە دەعبای کەتە بەرزداری هیچ مەجالی تێدانی ئیزنی نادا. دەعبا وەکو چی؟ وەکو گورێگە ینی وەکو دەعبانەی زدی ئاژەڕەکانن بە کوردی. ئەگەر بیگری خۆیان ماشەڵاڵی شێرن. ئەخۆی تامەکەیان دە و وازەی دایوسانە. تو ئێستا سەیەکان کە بینامویان گسکەنە لەوانەیە باتەقای گورجی نەبن، هێزیان نەبی لۆ گورجیان لۆ دەعباکی زەخمتر. ئەوانە نا ئەوانە بەهێزن. یعنی ئەگەر نمونە گورجی بگەی زۆر بەدەگمەن وێ لە بەدەستی دەرچی. قەت قوتێ و سەی نابی چکە و سەی لە قووەتدا لە ئەندازە بەدەرە. بەڵام خۆ دەڵێن خەڵکی پشدەر ئەوانی خەڵکی پشدەری ئەسڵن سەی خۆیان نافرۆشن. هەموو ئەوان ڕێزی مرۆڤ پشدەر ئەزانی کووە پیاوە قەدیمەکان نافرۆشن. ئەو جیلی ئێستا وەڕێک دروست بووە برێن دەسەیەوە سەی لۆ مایتۆ لە ڕەسەرێکی برێن با و باپیر و ئەوانە فێرە سە بووە زۆر بەیان هەمویان نارێ هەندێکیان سەیە فرۆشن. سە فرۆشتن کارە ساتە گوناحیشە، پارەکەی حرامە، سەرسەیەکە حرامە. چکە هەر دەعباکە تو برینداریکەی محالە گوناحە، بەس ئەو هیوایەتەکە ئینسان هەیتی. تۆ چەند ساڵ ئاوا سەگت هەیە کاک خەسرە؟ ئەمە لەمێژە هەیە. ئەمن زمانی با و باپیرانیشم هەم بووە تێگەی زمانی با و باپیرانیشم هەم بووە. جەماعەت لە سەگەکە ترسن دەڵێ ڕاکێشەوە. لەنا سەی پشدەر بریێنەری ئەوڕۆ کارە ساتە بەڕاستی بیفرۆشی. بەنمونە بە چۆن نەزانێ بە پشدەری ئەجا ئەوە زانی کۆزانی ئەوە لەو کاتێدا کەم کەسە زانی گسکەیە بەس دەبی ئەو کەسەی لێی وەرەگری کابراکە جێسی قەیبی. زۆر کەسەیە کابرا هاتێ توتکەی دایتە کابرا گوتی وەرە پشدەر دەدەمێ پشدەریش نەبووە دووسێ مانگ سێ سەرمان پێ بەخێو کردە. ئەوە دەکات پیاوەتی کاتی کارە ساتە ئەو نەوەشتان ئینسان گەمەی بە کەسەکی بکات دووسێ مانگ سێ چار مانگ ئەتوو بیبەی توتکەش پێ گەورە بکەی توتکەکەش دوڕەبی پشدەر نەبی
چۆن گرینجیان پێ نادەمشتە نمونە سەلاجیان هەیە هاوینان موبەڕیدیان هەیە پانتیان هەیە نمونە مەزبەحیان هەیە ئەی گیان ئەوانیان هەموو شتا هەیە لە هەمان کاتدا ڕۆژانە منداڵیان بەنە ڕاضییان بەنە ئەو شیایی نمونە ساری خۆیان جودارێک نە من ماتۆریان جودایە ماتۆریان هەنا ئەوانە ڕۆژی چەند چیە خۆن بۆ نمونە خۆن وەڵای سێ مریشکە و چارە و دوو بەقی شێرێکە خوا ماشەڵڵا ئەخوا مەسروفیان زۆرە بەڕاستی ینی باوەڕکە سێک لە مەسروفی مارەکی گرانترە چکە نمونە تۆچی دەرجێکی ئەکەوێ 9,000 مەسروفیانە زۆر گرانە یان ئەوە تا ئەوە تو لە نییە برێ وەڵاسم خواردنەی لێو کڕم تۆ بە خواردنەی لێ بکڕی ئەگە پێ بڵێن ساڵتر نابێ سەگت هەبێ ئەتوانانی شتوانە ناهنا سەگت نەبوون نییە هەتا دەژیانی مندا ئەتا دەژیاندا هەبم ئەویشە بێزە پاشەمیش نادانم من درێژە وێسەخواانە حەقت نیێ زۆر حەزم لە سەگە هەرێکی ئێوە عەزەڵاتی خۆی پیشان با لێرە کە ئەوە بۆچی ئەوە دژی یەکوەستانەوە ئەو دوانیان ئەو کامیان بوو لە تووتکە سوور بوو لەگەڵ تووتکەشین هەموو شتێکوایە ناوێت لەوی زۆڵ ینی دەستی باڵاتر بی ئەوێ خۆی مسەیتر بێ عانتر ئەوەیان زنجیرەکەشی پشڕان ماشەڵڵاوانە بەهێز بوو ئەوە کەشنی پێرین هێزەکان ئەندازەدانە تۆگە مەبەستیان بی بە دوو تەکانت ئەپسینن ئەگە بکەم لە سەرڕەشەکی زۆر ئەرێوەڵە زۆر سیقە بە زنجیرەکان نەکەم ئەوە جیتیان شوێنەکانیانە ئەو شوێنەکان حوشەیە ئەوە پاکوتەمیزیشەوە نامارێک و ئەوە غورفەکانیان ئەوە منجەمیدە و برین شتیوایتیان ئەوانە ئەوانە منجەمیدەیتیان ئەوانە منجەمیدە و برین شتی خواردنەکانیانە ئێرە ئەوە مەزبەحیتیان ئەوەیان ئەوە لە پشتیان بارەکری بۆی بەهێز بن قورسە کوڕە ئەی هاوارتت کە سووری داماوە بەچی هەڵەگرێ ئەوانە جاری ئاس نەکەن بۆچی یاری ئارێ وەڵا حسابکەوە یاری ئاسنە عەزەڵاتیشان بۆ دروستە بێ تا جیازی سەغاردانیشان هەیە ئیسا دەنا جیازیشان هەیە بوو کوێنیشان هەڕیازەیەکە ئەوانیش خوازان بە $600 لۆ کڕبوون هەندێکیان فێر ببوون بەخۆ چوونە سەری ئەوە هەندێکیان لێ ئەترسان وای توخوا وەڵی ئێستا سێ شێتم هەبوو شێتە ئەچۆ ناوێ هەتا خەراسی شە بۆی هەقارەقارەکە هەقاری شێدا تاوەز بەسراوەتەوە بۆ خاتری هیچمان نەگوت ئەو بەردەی خەریکە فڕێتە خوێرە ئەو فڕی نەدا بەسە تو فڕدای خەری بفڕیدا تاوز بیکەمەوە بەسراوەتەوە بیکەمەوە چی ڕۆدا وەڵا بیکەوە برا نابێتە برای کەس نەبابە نەخوا پێغەمبەر دەزانی لێ خۆم ڕابگرێت تا داوای لێبورد نەکەم زۆری چنەوت تەنها هەمەدارەکانە لۆ من نەهاتم فەرق بە میش ناکە ناڵەکانە ناسێ کوڕەکەی دیکەم چاکە ناسیەوەی دی ئسکەکە گەورەکە جاوەرە بچی بەلای و کوڕەیە ناوی چیە کوڕەکەت کاکە کێ کاکە بەناوی کۆسرەت یا بەناوی کۆسرەت دێ بەسەر هەر کەسێ بچێ بەلای کاکەیە وەڵە ڕێک لە توپەتیەکە
هاتینە ماڵی کاگنیامان لەگەڵم پیا و بەڕێزانە کۆبووینەتەوە تەوزای ڕێژیانی ڕۆژانەی خەڵکی گوندەکە چۆنە گوزەرێ و چۆنە ژیان لێرە جا خۆیان ماشەڵڵا بۆ بەنێو بانگەنەمی قسە خۆش و میوان دۆستن بەڕاستی بێزار نابی کە لەگەڵیان دانیشی. دووبارە سەلام عەلەیکم چۆنن باشن خێر خەڵکی گوندەکە زیاتر خەریکی چین ڕۆژانە چیەکەن؟ بە کشت و کاڵ و ماڵات بەخێرکردنەوەتی مەڕ و بزن و مانگا و هەندێکیان ئاسۆرە و ینی هەمووی پێشەنیە لە خوای بەزجادوی هەرێکی بەشتێکەوە ئەوانەیە کە کشت و کاڵ دەکەن زیاتر چیە ڕۆێن؟ وڵاتدام مێوی هەیە و هەندێری هەیە و باقاتی هەیە بە زۆری ئاوی دیکە نیەکەوەی دیکاشی دیکە بکەوت چ شتێکتان چ بەروبوومێکتان بەنێو بانگ؟ وڵا ئازا ترێ باشمان هەیە و جا ترێ ڕەشەیە ڕەشەیە تایفیا سپی ئانواع هەیە. تۆ خۆت حەزت لە کامیانە؟ لە تری تایفی تایفی کامەیە؟ وڵا زاحبنێ بێنم سپیا و سپی دن درێژە درێژ کۆڵەکان و ناوکیشان باریکەوە ئەو خۆشن وڵا ڕاستەکەی بە بەرسیلەیش خۆشم بەترشی بەخێ و بیخۆی بەڵێ خۆش. ئێوە خەریکی چین؟ وەڵا ئەمەش خەریشین لەمارەینەوە ئەمن بە شەخصی خۆم ئیشم نییە لەو گوندە ئەگەرە مەسمەدای پشتەوە دێمە لای ڕووبارێ و ئەسمەت چیای و پیاسەیەکەم و وەلا لە مارێش چیش نییە بکەم ئەگەردا بەزار شەڕش دێکە پیرش نیە بکەم لەسەر چی شەڕەکەم وەلا هەرس پیاوا قسەی ناگاتەیەک یان قسەکە بەدلێ من ناکە یان مە قسەکە بەدلێ وێ ناکەم بە شەڕ دێنم زوو ئاشتێکەوە زوو چاکەبینەوە زوو تۆ ئاشتەکەی تێ تۆ ئاشتەکە چابوونەوەی گەرش نا بەسانیە وڵا گەر لێ بزانی ڕاستەکەی یەک قسەی خۆشی بۆکەی ئاشتەکە چاکە بچێ هەمووشی لە بیرت وڵای ڕاستەکەی چەند تووڕێکی یەکجار پێ بڵێ دڵەکەم یا بڵێ خۆشمەوە یەکسەر بیریەچێ یان وا برێشتەشی زوانت لۆکەم ئەرێ وڵا دۆتەکڕم ئەرێ وڵا حەزیان لەوە چاکە بیتەوە ئەرێ وڵا کاگنیامان لێرە سا بۆن منە چەند ماڵ هەن لەنە گوندەکە گەورەیە ماشەڵڵا مارکە دانیشتیە و گوندەینە لە 250 بەسەرەوە پێشتری شەروا گوندەکە قەرەباڵغ بوو؟ نەخێر پێشتر ئەوان نەبوو ئەو گوندە خۆی هاوین هەواری گوندی هەرمچێ ئەمە باسمی خەڵکی هەرمچینە یەکەم کەس کە مایتەوە باپیرە گەورەیمەوە کە لێرە مایتەوە دستانە لێ بەلاوە سەبرەدا ماڵەکان هاتنەوە و کوڕەکانی هاتن و ئیدی خەرک هات و دوای کە تێکچ و لە 1970 کەس نەما ئەوەی کە بە زۆر ئاوەدەم لە نەهات و دوو مەسەرەن ئەوە فراوان بوو بەو شێوەی خەڵک هاتەوە ئەو چەند شتێکی سەرنجڕاکێشە زۆر کاتە بیستی لە گوندەکان وردەوردە چۆڵەکرێ و بەرەو شارەکانە ڕۆن بەڵام ئێرە گوندێکی نوێیە وردە قەرەباڵغ بووە پێچەوانێ ئێستا مەسەرەن خەرک زۆر هەیە لە ئێستا بەخۆی مام خالید کە خەرچی لە شێستەکان بزانمدا نازانم شێستەکان لە حەفتەکان کرد لە هەولێرە بوو هاتەوە ئێرە یعنی زۆری وەشی حەفتاونەوەی چوومە هەولێرە لە 2010 هاتمەوە سیوێک ساری لەوێ بوو خورس نەبوو بۆت لە هەولێرەوە بۆ ئێرە هەولێرە وەڵا لە دایرەی بووم دایرەی تەقاوت بووم وتمە من لە بن دیوارە ناچم لە هەولێرێ ئیدارە لە بن دیواری ناکری هاتمەوە ئێرە لێرەم خانی کرد و بیرێکم لێدا و باقسم دانایە ژیانی شار خۆشتر بووە ئێرە وڵا ئێرە خۆشترە لە ڕووی چیەوە ئێرە خۆشترە ئێرە لە ڕووی هەمووشت خۆشترە لە شاری کاڵە بە هەر غاردا دەبێ هەر غاردا هەر سەرە دووپارەینێ پێشی ناگیرێ لە وڵاتە قولاپەکەی بۆ پڕی دوورترە ڕوە ناگیرێ ئەو زامنە هاتمەوە ئێرە ئێرەم پێ خۆشترە زۆر گوندی مەز گوندەکی زۆرە گوندەکی دەگەرێک هەموو دەگەرێک زۆرە ساچین بیری لۆرە داینە و مەکتەبی سەرتاین هەیە و مەکتەبی ناوەندین هەیە و ساز ژیانی ئیستا لەگەڵ جاران فەرقی چییە؟ ئێنە بۆ نمونە ئێوە جاران ئاژەڵداریتانە کرد کوشت و کاڵتانە کرد سا گەنجی ستا بۆ ناکەن باو کوڕالەکە نێک دانیشتە ئەم بازاری وەلەکە هیچ دیکەم نییە خەریکی مۆبایل توتکەشچینە ئەم سەگە جوانە جا ماشەڵڵا توتکەش ناچێت چکە گەورەیە تەمەنی 3 ساڵە جا ماشەڵڵا زۆر بەهێزە ویستم خۆم پەتەکە بگرم ڕایگرم بەس تەماشاکەن چی لە پەنجەم کرد ئەوەندە بەهێزە بە دوو کەس گرتبوو من خەریب بکەوم هێزێکی زۆریە تا بتوانێت ڕایگریت چکە بەڕاستی سەگی بەهێزن جا سەگی پشدەریش بێگومان بەهێزەکەیان زۆر بەنێو بانگن ئەم سەگی پشدەری بۆ زیاتر لە 3000 ساڵە لەم ناوچەیە هەن چونکە بەڵگەیەکی شەیە کە لەسەر هەڵکەندراوێکی ئاشووری وێنەی سەگی پشدەری هەیە
جا بۆ نمونە وڵاتی تورکیا سەگێکی هەیە بە ناوی کەنگاڵ دەگوترێت کاتی خۆی کە تورکەکان ڕوویان لە ناوچەی ئانادۆڵ کردو توێژینەوەیەکە باسیەوەکە ئەڵێ ئەو کاتەم سەگانە لە کوردستان بوون ڕەنگە هەر ئەو کاتە تورکەکانە توخمیان بردبێ و ئەسڵی ڕێگی کەنگاڵیش هەر بگەڕێتەوە بۆ سەگی پشدەری. سەگی پشدەری لە ساڵێکە 2 جار زاوزەیەکەن کاتی سکبڕبوونەکەیان 65 ڕۆژە ئەگەر خواردنی باشیان بدرێتێ 18 بەچکەیان پێکەوە بێت. وەکو بینن قەبارەیان گەورەیە دەموقەپۆزیان لە سەگەکانی دیکە جیاوازە چکە گەورەترە بە هەیبەتن بەڕاستی وەکو دەگوترێت سەگەکە خۆی 7 بۆ 75 سانتیمەتر درێژە بەڵام پێگەشتەکانیان تا 80 سانتیمەتریش دەبێ باڵیان بەرزە بێ کێشیشیان لە 50 بۆ زیاتر لە 90 کیلۆگرام دەبێت. السلام عليكم بەڵاوەکانم داکەن پێم ببینتان دانیشم دانیشتنەکەتان زۆر خۆشە. لەش لەک نەبی لەشەو لێرە بم خۆمەوێ خۆشە ئێرە زۆر قوربانە بم زۆر سپاس خۆش بیا خواحاڵتان چۆنە باشە شولەیەکیان قوربانم شەو لەکنتەوە بم لە لای تۆ خەوم جا قسەی خۆشم بۆ بکە لۆکەم قسەن خۆش لۆکەم قسەی خۆشە هەم دنیات لۆکەم قوربانە بم دایگەان هەر تۆ لەم گوندە ژیایی پێشتریش هەر لێرە بووی منداڵی ئێرەمە باو با پێم خەڵکێرن هەر لەم گوندە هەر لە گوندەبی لاچ چیتە کرد جاران دەسوە خەریکی چی بووی ڕۆژانە چیتە کرد ڕۆژانە خەریکی هەتەوە چێ بیرم بێ هەموو ئیشما کردینە دیۆنارم حەیوانن هەبوو سێرن هەبوو توتن نەکردو دەغر نەکردو نۆک نەکردو هەمووش نەکرد ئیشێوەما کردینە منداڵی سام هەبوو بە منداڵە ساوەکەش ئەو ئیشانەتەم یەکە منداڵی ساوە چێ منداڵی سام بەجێ دێشتا هێواری میدات نوکنی لای کێ بەجێتە هێشت لەلای خوای تخوا بەڕاست لەلای خوام بەجێ دێشت چ بکەم ئەێ بەخوای ئەبوو ئیشەکانی تریش فریاکەی دەبا هەموو ئیشم کردبانە ئەز ئەو وەختانە هاتبام پارەشەوەکەم لێ نابا و تاخوا ئەکولی ناکوری جاجاران میوانی زۆرە هاو بۆ میوان زۆر هەبوو زۆر میوان زۆر بوون جاران خۆچلان نەبوو جاوەکوی ساژ نەبوو تەلەفۆن کا پێشتر بۆیە خواردنش حازرکەی خۆش نۆش حازر ناکرد میوانە گەیشتە زێدە بۆ هەند نازر کرد بە ئەنجی خۆل تەلەفۆنا هەیە وەڵام میوان هەزار میوان بێ وایە چێشتی زۆر تەکرددایم بۆیە ئەگەر میوان هات بەشکە وڵام هەمووی ناوە چێشمە کرد چیت زیاتر حەز لێ بوو چی زیاتر دروستە کرد برنجمە کرد و دۆرمەمە کرد و کفتەمە کرد و مامسامسم دەکردیا چێشتی چەند خۆش بێت زۆر خۆش بە ڕەنگی چاوتانە دیارە شانسیان هەیە بە تۆ چوون ئەوەندە جوان دەرەچن شاومە وڵی دابرێم ئیشێ هەما کردینە و بەخواش سپەینان زوو زوو وەختی تۆ فتایران بوو نوێژە سپەینێمە کرد دەچونە شاخی هەتا مەغری بێن داتینەوە چیتە دەکرد لە شاخی لە تووشە تایرەی تۆ فتایرە هەبوون منداڵی سامە بردو منداڵی سامە بردو لە تا مەغریبان لە شاخی هەنجینی داتینەوە ئیشەوەکە نەکردن و سپەینی عینی باشینەوە شاخی لەبەر تایرەی پێشمەرگە و شت بوون نێر خەڵکەکانی ئێرە پێشمەرگە دەهات نێرە تایرەش دات خواردنی بۆ پێشمەرگەکانیش دروستە کرد دیکن دروست ناکرد دەرەوە هەمووش لە شە ساغ بەیان ڕەبی دەستەکەن لە پێشمەرگانیش مەلی پێشمەرگە هەموو لێرە نەبووینە لەکنەمە نەبووینە ژیانی ئێستا چۆنە ژیانی ئێستانەکانی لە هەندێک خۆشتر نابی لە هەندێک بەخەمتر نابی لە هێندە خۆشتر نابی لە هێندەش بەخەمتر نابی ئەوە چۆنە چۆن ئەو هەیە قسەکەی زۆر فەلسەفی بوو قسەکە زۆر فەلسەفی بوو ئەرێ بەخۆ ڕاستەکەی ژیانی جاران ئی خۆشیش نەبوو ئەبێ خەم بووی ئەلانی ژیانکی خۆش تا هەیە بەخەمیشی بۆچی وایە دایگیان وەڵی ڕاستەکەی بخۆ بەس بۆ وایە مسوام وایە مسوام ئادەمەکە ئەو هەیە هاتو چۆشت وەکو جاران نەماوە هاتو تۆ نەمایە وەڵانە کاتمە ئەویشانی تۆژت کرد جاران سا بە هیچ بە ئێمە ناکرێ و وڵا با هەموو دنیای ناکرێ ئێمە کرد ڕاستەکەی تا سێرەشم لە بدۆشە سێرێ من سێرە دۆشە
ولا والله لا أنا أكري وأنا كان ذلك شود من لو من داران الشود ما خوله ما لنا شود أيوة ذكانين شود دشان صار دعوي كان أيوة أكثر بو أمو كانت بير لواكم وكباسي كونا كان حاجة وجلو خوشتن ومشتري سكانيا كان بوا مثل كان بير يا لواكم وصار دشان ناخوش بوا والله هرچند زور تندرستي مثل شا كان يا بو أخبار مش كان يا أيوة أيوة هذا عن مكاني حمش تدخل ده هذا معيدش أنا سركاني بوا كادي خوي خۆی کانی وا بکات خۆوە وە دەبات چوبانە سەرکانی وایە عندكو واه اگر بون من کسی که خوش بیسته هر اصل کنی ایدید وش تجوانه چیه ورا ادخل برا ایگان كنت مالا انا بس نزور فينيو بس انا زور تايبتا ما شو جوريكا ئەو بزنە سانینە چیه سانی سانی هۆڵندی هولنديه هو خاتت بابا هولندي اختي لقى كم زاني هو خاتت شوني كروزو شيرين زور او بكالي اخرى او لكردستان كمل من ياما زور بزنا زۆر کەمن أيضا ما عندك لە هەڵبجە شەیە لا والله بجا شيء لە سلێمانی کردون لێ هاتنەوە راستك شلون او تاع هبجار بينما بخيوكن وڵی شتێکی جوان تایبەت لازم نمقرا كره نيد بايتن بهولندي تي جابا كردي بوویتە کورد طيب بويتا كرد جارانيش لما انا تنهبو دايقان بەس ئەوە نەبوو انا خۆمانە مجورة نبو بزني كردي بو بزنی کوردی بۆ کات بزا كاميان خوشترا كاميان باشتر بزني كردي يا والله أنا اشتا استفادة لنا كدينا إيه كدينا دوشينو شيء أنت دابو أنا اشتا برهم اشتانيو اسا باوكي وشون ناسي كاتي باشو باون عمو زابون امو صابون أديكو ايه جبرش نجبو جن بجن بو بيش بينوتي من توم خوشه يا بابي نعم لا موداوات خو هني واشتنا بنا هني واشتنا بخوش يستنا بنا هنجي ايه عيب هنجي وش العني عيب هنجي خوش يستيه عيب بو اي اخدای چون مردت پیکر كم باش نجيبو دبلا باش نتوم اي كبيانو تي چیت کرتو پیت خوش بو نقم نكن سبريم ولا قسام كي نده برای نعم بس پیت نخوش بو نا پێ نەخۆش نەبوو اگه پیشت نخوش با نه رای ببری که رای ببری ببرین ببری و کابلای ناکم هتی هبا نده توانی نه اکشت وانی کس نتوانی ای بس اگه کسی که خوش بیست بعد وی نخوش نبو بجن بدن با کسی کی تر نه والله دبا هر کد بات نه بو نه ای دوی خوش دویست که مردت پیکر زمان بکر دیگه خوش ندید یکم جای که شد پیکر اروشن بو پیاسا اروشن دروا پیاسا هبو پیاساش نبو پیاسا صدا چه نه وای هر لمالی بو هر لمالی بو دیکو یک سه دست کرد به ایش کردنو منال ئێوارە داهات کاتیەوە هاتووە جریوەی چۆلەکەکان و ئەم دیمەنە جوانە و خەڵکە ڕووخۆشەکەی گوندی مێرگەسەر جێبێڵین و گەڕانەکەمان بۆ گوندێکی دیکە بەردەوام بکەین تا گەڕانێکی دیکەیکانی هەر شاد بن.